داخستن و ڕاگررتنی کارەکانی شێڵگە غازی کۆرمۆڕ گرفتی کەمی غازی لە ئیدارەی سۆران دروست کردووە. بەو هۆیەوە سەرەڕای کەمی غاز نرخی یەک بوتڵ غازیش لە کارگەکان لە 8,500 دینارەوە بۆ 15,000 دینار بەرز بۆتەوە. غازی بازرگانیش نرخی بە 19,000 دینارە. ینی غاز پێشی بە 8.5 دەهاتە مارە بەس ئێستا بووی تا 15,000 لە معمەلیە گۆڕمە بە 15,000 بەخوادی لە کۆرانە و لەوانە نییە ئێستا تازە چوم لە ئەوەی کۆمپانیا گوتی بە 19,000 بەخوای تەبعان ماخەوە یەکێکە لە شتا سەرەکیەکانت و ئاگرت نەبی نییە ئاو کارەبا و غازی دێوە زۆر مهمە. لە کۆرمەوە غاز هاوردەی ئەو منتیقی ناکرێ یعنی ئەوەی دێ لە زانازم لە هەولێرە دێ لە شوێندەرێ بازرگانیە مهم غازەکە لە 8.5 بەرز بووتەوە بۆ 15,000 دینار سەرەڕای ئەوەی گرانیش کە هەر بەدەستیش ناکەوی مشکلە ئەوەیە ئەگەر نا عالم هەر کۆیەکی هەر دەیکڕن زا بە 20-25 هەر مشکلە دەبێتە مشکلە بۆ ئەو خەڵکەی ڕاستی. بەرپرسی ڕاگەیاندنی ئیدارەی سربەخۆی سۆرانیش لەبارەی قەیرانی غازەوە دەڵێت بەهۆی کەمی ڕێژەکەیەوە نرخی بەرز بۆتەوە و کار بۆ ئەوەش دەکرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان بهێنرێت. بگومان سەرچاوەی غازی سنووری دارەی سۆران کۆرمۆرە کە بەهۆی هەڵپەساردنی کارەکانی بێگومان هەم قەیرانی غازە دروست بوو هەمووش کارەبا بەڵام ئەوەی کە ئەو غازێکە ئێستا هەیە دابەش دەکرێت بێگومان بەردەوام لە دابشکردن دەیە بەڵام بەهۆی کەمی ڕێژەکەی نرخەکەی بەرز بۆتەوە. بەگوتەی بەڕێوبەری نەوت و کانزاکانی سۆران بێ بەڕێز وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە لە ماوەیەکی نزیکدا کار لەسەر هێنانی غاز لە دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت بێگومان لە ماوەیەکی نزیکدا لە یان لەم 2-3 ڕۆژانە هەم نرخی غازەکەدا دەبەزێ و هەمیش ڕێژەکەی زیاتر دەبێت. لە دوای دەستپێکردنی هێرشی ئەمریکا و قەوارەی زاوێنی بۆ سەر ئێران لە کۆتا ڕۆژی مانجی ڕابردووەوە کۆمپانیای غازی کۆرمۆڕ لە پارێزگای سلێمانی بە پاساوی پاراستنی گیانی کارمەندەکانی کارەکانی ڕاگرت. بەو هۆیەوە قەیرانێکی گەورەی لە بەرهەمهێنانی غاز بۆ کارەبا و بەکارهێنانی ماڵانیش دروست کرد. تا ئێستاش حکوومەتی ماوە بەسەرچوو هیچ ڕێگە چارەیەکی بۆ ئەو پرسە نەدۆزیوەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.